چیرۆکی ئەو دوو کوردەی بوونە هۆی شکستی شۆڕشی شێخ سەعیدی پیران. بۆچی دەوڵەتی تورک تا ئێستاش لە بیری ناکەن؟ شێخ سەعیدی پیران گەورە شۆڕژێر و کەسایەتی ئاینی کوردی باکووری کوردستان بوو کە سیمبولی خەبات بوو بۆ سربەخۆیی کورد لە باکوور. بۆیە گەرچی 100 ساڵ بەسەر لە سێدارەدانی تێپەڕیوە، بەڵام ماوە بە هۆکاری جیا لە تورکیا ناوی دێتەوە بەرباز. دوایین جار لە نێو خۆپیشاندانی دژی دوورخستنەوەی ئەکرەم ئیمام ئۆغڵۆ وێنەیەکی بە لە سێدارە دراوی هەڵوەسرایەوە. لا ژیانی شێخ سەعید خیانەتێکی گەورە هەیە کە کەم کەس لەبارەیەوە دەیزانن کە هۆکاری سەرنەکەوتنی شۆڕشەکەی بۆ ڕزگارکردنی باکووری کوردستانە. لە ساڵی 1925 سەرهەڵدانی چەکداری شێخ سەعیدی پیران دەستی پێکرد. ڕاپەڕینەکە بەهۆی نەبوونی ئامادەسازی پێویست، لاوازی ڕێخستن و دەستی کرێگرتە و ناهاوسەنگی هێز سەری نەگرت. بەڵام دوو کورد ڕۆڵی سەرەکیان لە دامرکاندنەوەی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران هەبووە. یەکەمیان عیسمەت ئینۆنو کە بەڕەگەز کورد بووە، لە 3 ئازاری 1925 بووە سەرۆک وەزیران. زۆر بە درندانە و بە ئاگر و ئاسن کوشت و کوشتار بۆ دامرکاندنەوەی شۆڕشەکە دەستی پێکرد. دووەمین خیانەتکار بین باشی قاسم واتە ڕائید قاسم بوو کە ئەفسەرێکی کورد و هاوڵزاوای شێخ سەعید خۆی بوو. شێخ سەعید هەرچەندە خۆی بڕوای پێ نەدەکرد، بەڵام ئەو خیانەتکارە بە درۆ و قسەی خۆش و خزمایەتی شێخی ڕازی کرد بەوەی لەگەڵیانە لە کاتی پاشەکشەی شۆڕژگێران، کاتێک شێخ سەعید دەیەوێت لە پردی عەبدوڕەحمان پاشا لە نزیک شارۆچکەی وارتۆ بپەڕێتەوە. ئەو ڕائید قاسمە ڕێگای لێگرت و شێخی دەستگیر کرد، دواتریش ڕادەستی سوپای تورکیای کرد. شێخ سەعید لەگەڵ 46 لە هاوسەنگەرانی لا 29 حوزەیران لە ئامەد لە سێدارە دران کە تا ئێستاش گۆڕەکانیشیان دیار نییە. دواتر ڕائید قاسم بۆ وەرگرتنی سوپاس دەچێتە ئەنقەرە، داوای بینینی ئەتاتورک دەکات، بەڵام هیچ حیسابێکی بۆ ناکرێت. بە ناچاری داوای بینین لە عیسمەت ئینۆنۆ دەکات. ئینۆنۆ پێی دەڵێت جێگەی تۆ لای ئێمە نابێتەوە. قاسم لای دەوڵەت و لای خزمانی خۆی و لای کوردان وەک کەسێکی سووک و خیانەتکار لە دوای ئەو ڕووداوەوە سەیر دەکرا، تەنانەت کە سوکاری خۆشی پێزوازیان لێ نەکرد تا لە کۆتاییدا بەبێ کەسی و سەرشۆڕی سەری نایەوە.